تا ئەو جێگەی کە ئێمە پارە لە موچە لە بەغا وەرگین. کاکە گیان قەزەی خەڵکی کوردستان قەزەی کۆمەلگایەکە، قەزەی موچە نییە. باشە خۆ ئێستا هاوڵاتیی عێراقی گەنجێکی عێراقی لە بەسرا لە بەغا خۆ ئەوان موچە لە ڕاستەخۆ لە حکوومەتی عێراقی وەرەگرن، بەڵام ئەو ژیانی ئەوان چ باشترێکی تایە لە خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان بۆ ئەبێت چاوی لە مەجموعەیە جڕوجانەوەری کۆنەپەرستی مافیا و تاڵانچی و گەندەڵ بێ. ئەوە تا سەردەمێ ئەمانە هەڵیانەدا بە مستەفا کازمی باشە و دۆستی کووردە، ئەوە تا ئێستا خودی شیعەکان خۆیان خەریکنەیەن بە دادگا کە زیاتر لە 200 میلیارد پارە دیار نەماوە. بە بڕای من خەڵک بۆ بێتەوە قوریبتە ئەمە قسەی شاسوار عەبدولواحید و ڕەوتی چاکسازی گۆڕان و ئیسلامیەکانە. خەڵکی کوردستان ئەبێ مەسیری خۆی بەدەست خۆیەوە بگرێ. قەزەی کۆمەلگای کوردستان قوربانی زۆری داوە لە 56 ساڵی ڕابردووە بەهۆی ستەمی نەتەوایەتی و لەژێر حکوومەتە یەک لە دوایەکانی عێراقا. نابێت لەگەڵ ئەم ئەحزابە قەومی و ئیسلامی کۆنەپەرستانە مەسیری کوردستان تێکەڵاو کرێ.